دەمباش زانیاری ئێنتە لەسەر سەدەمێن شەواتێ چنە؟ بەڵێ شوان سڵاوت لێبێ من لە ئێستادا لە هۆڵی کۆبوونەوەکانی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەتم کە بە CDO ناسراوە. ئەم هۆڵە نزیکی کاتژمێرەکە ئاگری تێدا کەوتوێتەوە و تەواوی هۆڵەکە سوتاوە. هەر لەگەڵ کەوتنەوەی ئاگرەکە پاسەوانانی ئەم با بڵێن ڕێکخراوە گەشتونەتە شوێنی ڕووداوەکە و هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەیان داوە کە بەهۆیەوە یەکێک لە پاسەوانەکان بریندار بوو و ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی کراوە. پاشان هێزەکانی فریاکەوتنی سلێمانی هاتوونەتە شوێنی ڕووداوەکە و هەرچەندە کۆنتڕۆڵی ئاگرەکە کراوە بەڵام تەواوی ئەو کەلوپەلانەی کە لە ناو ئەم هۆڵی گفتوگۆکان یان با بڵێن کۆبوونەوەکانی ڕێکخراوی مەدەنیەت هەبووە هەمویان سوتاون. بەڵام ئەم هۆڵە دەکەوێتە تەنیشت بینای سەرەکی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO، بۆیە ئاگرەکە تەشەنی نەکردو بۆ ناو بیناکە بگرە تەنها لە ناو ئەم هۆڵە بووە و تەواوی هۆڵەکە سوتاوە. ئێستا من لەناو ئەو هۆڵم کە کەمێک پێش ئێستا ئاگرەکەی تێدا کەوتۆتەوە و سوتاوە تەواوی ئەمە کەلوپەل و ئەو کورسی و مێز و داتاشە و شتەکانی ناو هۆڵەکەیە کە هیچ کامیان دەرنەچوون، هەر هەمویان سوتاون و ئەو زیانە مادیانەی کە لەم ئاگرەدا کەوتوێتەوە تا ئێستا نەخەمڵێنراوە، بەڵام یەک بریندار هەیە لە کۆی ئەم ئاگرکەوتنەوەیە. تا ئێستا زانیاریەکان لەسەر ئەم ئاگرکەوتنەوەی ناو CDO ئەمەیە شوان. باشە، هۆکارەکان دەستنیشان کراوە کارزان؟ بەڵێ شوان بەوتەی بەرپرسی ڕێکخراوەکە و هاوکات هێزەکانی فریاکەوتن هۆکارەکەی شۆرتی کارەبا بووە لە ناو هۆڵەکەدا کە لە سەرەتای هۆڵەکەوە شۆرتی کارەبا هەبووە و بەهۆی ئاگر کەوتوێتەوە. ئێستا ئەم شوێنە لە بەشێکی سەرەوەی لە سەقفەکەی ئەم بەهۆی ئاگرەکەەوە کە سوتاوان بەشێک لە پارچەکانی ئەکەوێتە خوارەوە. من ئەمەوێ خۆم دوورکەومەوە و وێنەکان بۆ ئێوە بگوازینەوە شوان کە ئەمە هۆکارەکەی شۆرتی کارەبا بووە، بەڵام ئاگرەکە تەشەردووە ئەنجا لەم با بڵێن ڕێکخراوە پێیزانراوە، بۆیە نەتوانراوە بە ئاسانی و بە زوویی کۆنتڕۆڵ بکرێت. بەڵێ کارزان تارق نوچەکانی NRT لە سلێمانیە، سپاس بۆ زانیاریتان.